بەڕێزانن دامانی پەرلەمان دەست بە دانیشتنەکەمان دەکەینەوە. بەڕێزان لە لیژنەی یاسای و لیژنەی شارەوانی بفەرمونون بە خوێندنەوەی مادەی سێەمی پێشنیازەکە. فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان، مادەی سێم. یەکەم، لیژنەیەک بە سەرۆکایەتی پارێزگار یان سەرۆکی یەکە کارگیریەکان و ئەندامەتی لایەنە پەیوەندیدارەکان لە وەزارەتی شارەوانی و وەزارەتی دارایی و گشتوگاڵ و داد پێک دەهێنرێت بە مەبەستی دیراسەتکردنی داواکاریەکان و دڵنیابوون لە هاتنەدی مەرجەکانی پێویست بۆ بەخاوەنکردن و لیژنە بووی هەیە لیژنەیەکی لاوەکی لە شارەوانیە پەیوەندیدارەکان پێک بهێنێت بۆ ئەنجامدانی ڕێکارە تەکنیکیە پێویستەکان. دووەم، بەهای ئەو زەویانەی زێدەڕوویان لەسەر کراوە بە خۆنوبەرەی نیشتەجێبوون نرخەکانیان بەم شێوەیە دیاری دەکرێن. یەک، بۆ ئەو کەسانەی سوودمەند نەبوون لە دەولەت بە نرخێک لە نێوان 15,000 دینار بۆ 30,000 دینار بۆ 1 مەتری دووجا لە ناوەندی پارێزگاکان و 10,000 بۆ 20,000 دینار بۆ 1 مەتری دووجا لە قەزاکان و 5,000 بۆ 10,000 دینار بۆ 1 مەتری دووجا لە ناحیەکان دەخەملێنرێت. دوو، بۆ ئەو کەسانەی سوودمەند بوون لە دەولەت لەلایەن لیژنەی تایبەتمەندەوە بە نرخی 50% بەهای ڕاستەقینەی زەویەکە لەسەر بنەمای خواست و خستنەڕ و دەخەملێنرێت. سێەم، لە حاڵەتی ڕوودانی زێدەڕووی لەسەر ئەو زەویانەی حکومەکانی ئەم یاسایە دەیانگرێتەوە سەرەتا زەویەکان و مولکایەتیان هەڵدەوەشێتەوە حەل و دواتر بە پێی یاسای بەخاوەنکردنی زەویە میریەکانی ناو سنووری شارەوانیەکان ژمارە 8 ساڵی 1970 بەرکار لە هەرێم بە ناوی شارەوانیەکان تۆمار دەکرێن. بەڵام لە حاڵەتی ڕوودانی زێدەڕووی لەسەر بەشێکی ئەم زەویانەی لەسەرەوە ئاماژەیان پێکراوە ئەوە ئەو بەشەی بە قانون زێدەڕووی لەسەر کراوە ئیفراز دەکرێت بە مەبەستی بەخاوەنکردنی بۆ زێدەڕووکار لە دوای تۆمارکردنی بە ناوی شارەوانی پەیوەندیدار لە چوارچێوەی هەمان ڕێککار و بە پێی ئەو یاسایەی لەسەرەوە ئاماژەی پێکراوە. چوارەم، شارەوانی بووی هەیە داواکاری بەخاوەنکردن ڕەت بکاتەوە ئەگەر شوێنی خانوبەرێکە سەرپێچی بێت بۆ ماستەر پلان یان نەخشەی کەرتی و وردەکاریەکان و زێدەڕوویەکە لەسەر تێچووی زێدەڕووکار لا دەبرێت و مافی هەیە ڕەفتار بە پاشماوەکان بکات و شارەوانی لە شوێنێکی نیشتەجێ بە پارچە زەویەک ڕووبەری لە 200 مەتر دووجا زیاتر نەبێت بەبێ بەرامبەر قەرەبووی زیادەڕووکار دەکات و ئەگەر زیادەڕووکار پێشتر سوودمەند بوو بێت ئەوە بە نرخەکانی دیاریکراو لە مادەی سێەم بڕگەی دوو لەم یاسایە قەرەبوو دەکرێت. زۆر سپاس. بەڵێ بەڕێزانن دامانی پەرلەمان فەرمونون. هاوڕێ دکتۆر محێدین، دکتۆر شێرکۆ، دکتۆر کاظم.
بەڕێزان کاکسیپان بەڵێ بەڵێ ئەوە نییە کاک هاوڕێ دکتۆر محێدین دکتۆر شێرکۆ دکتۆر کازم دکتۆر ئیسماعیل کاک سیپان کاک دیاری کاک کاوە مژدەخان سەرچنارخان کاکمەم کاک بەڵێن کاک جەمال ئاشناخان کاک باڵامبۆ سەلماخان کاک مەلا عوسمان کاک زیاد کاک لوقمان کاک عوسمان سێدەری کاک شاخەوان کاک گۆران دکتۆرە شایان شیرین خان گولستان خان کاک کێرش کاک کاروان کاک سەرکۆ کاک سەروان کاک بەهجە دکتۆر ڕێبوار کاک حکمت کاک شوان کاک بەختیار کاک حاجی سەفین دکتۆرە گەلاوێش گولیزار خان کاک مەم کاک مەلا ئیحسان کاک هێویدار کاک زانا مەلاوەیسی توزيعها غمون الزملاء خيرين بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سێم لە بڕگەی یەکەم بەم شێوازەیە ئێستا ئەوەی کە ئێمە دامانڕشتۆ لیژنەیە جەنابەت وەک سەرۆکی لیژنە قسە دەکەی یا وەکو ئەندام قسە دەکەی وەکو ئەندام پێشنیارمە بێ یاڵە فەرموو لیژنەیەک بە سەرۆکایەتی پارێزگا یان سەرۆکی یەک کارگێڕەکان و ئەندامەتی لایەنە پەیوەنددارەکان لە وەزارەتی شارەوانی وەزارەتی دارایی و کشتتوکاڵ و داوت پێک دێنرێت ئەوەی کە من بەستم تا ئێرەی خوێنمەوە ئێمە ئەبێت لەیرە دیاری بکەین ئایا بە نمونە ئەگەر قەزایەک وەربگرین ئەو 20,000 کە لایەنی سەرەوەی 20,000 و خوارەوەی بڵی 10,000 ئایا ئەم لیژنە کام لەم لیژنە لەم کەسانی کە لە لیژنەکە بن دەسەڵاتیان ئەبێ نرخەکە دیاری بکەن بە نمونەیە کە لە گەڕەکێک واخوازێ مەترێکی بە 20,000 پێ بدرێ ئەمە لە قەزایەک باس بکەین ئەگەر لە گەڕێکی تریش ڕەنگە وا بخوازێ 12,000 مەترێکی پێ بدرێ ئایا کێ ئەم دەسەڵات هەیە بێ من پێشنیارەکەم کە ئێستا هەوڵ بدەین لایەنێک دیاری بکرێ ینی دەسەڵاتەکە بە لایەنێک بدەین بە نمونەش توانین ئەو دەسەڵاتە لە شارەوانی بدەین کە کەسی معنی تایە بەو پرۆسە لە دوایی لە بڕگەی دووەم کە زۆر لە خۆشک و برایان ئاماژیان بۆدا کە ئێمە لە نرخەکانە لە کەسوکاری شەهید و شەیدی سەربەرز و ئەنفالکرا و پێشمەرگەوانە ئێمە بتوانین هیچ پارێکیان لێوە نەگرین بۆی ئێستا ئەگەر هەر پێشنیارێک کرابێ ئێستا ینی ئەتوانین پێشنیارەکان چێ بکەین لە مادەی سێما تەبعەن بە هەمان شێوە پێشنیارەکەم بڕگەیەک زیاد بکرێت بۆ مادەی سێ کە کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان و هێزەکانی پێشمەرگەی کوردستان ببەخشرێن لەو پارەی کە لەم یاسا دەیانگرێتەوە بۆیە زۆر سپاس شتی کەوتم لەمان لەسەری بەڵێ کاک شوان فەرموو سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشنیار دەکەم لە خاڵی یەکەم بڕگەی دووەم مادەی سێم گۆڕانکاری تێدا بکرێت لە زیاتی دیاریکردنی بڕی 5,000 دینار بۆ 10,000 دینار بکرێتە ڕێژەی لە سەدا کە زیاتر نەبێت لە 20% نرخی ڕاستەقینەی شوێنەکە بۆ ئەوەی زیاتر دادپەروەری تێدا جێبەجێ بکرێت و بۆ نمونە ناکرێت هەمان مامەڵە لەگەڵ قەزای سۆران و قەزای چۆمان بکرێت چونکە جیاوازیەکی یەکجار زۆر لە نێوان نرخی ڕاستەقینەی شوێنەکان هەیە نمونەی زیاتریش هەن ئەگەر باز بکەین بۆ نمونە نرخی پارچە زەویەک لە کەس نەزان کە ناحیە زیاتر لە 40,000 دلار دەکات و لە ناحیەی دێگەڵە کە بە ناحیەی شۆڕش ناسراوە 2,000 دلار دەکاتن چۆن دەکرێت هەمان بڕەپارە لە هەردووکیان وەربگیرێت من پێم وایە ئەگەر نسبەکە نەکرێتە ڕێژەی لە سەدان لەوانەیە ئێمە لە ڕووی جێبەجێکردنەوە تووشی کێشە ببین خەڵک بە پیر یاساکەوە نێتن و ببیتە ئەوەی سوودمەندە زوو دێتن بەشداری دەکا ئەوەی سوودمەند نەبێ ئەگەر نرخەکە هەروەک خۆی بی لەوانەیە بە پیر یاساکەوە نێن ئەوەش دەبیتە هەمان کێشەی کە ئێستا وەکو واقع حاڵ هەیە سوپاسان دەکەم بەڵێ زۆر سپاس کاک بەڵێن فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە وەکوی ئاماژەمان پێدام یاسایە بۆ سوکردنی شانی خەڵکی فەقیر و کەم دەرامەتە لەبەرەوە ئەمە پێشنیاز دەکەین
ئەو نرخانەی کە لێرە دانراوە بۆ کە لە خاوەن ینی لە زێدەڕۆکار بسەندرێ بێگومان لەوەی کە عەدالەتی تیا نییە لە بینی شوێنێک بۆ شوێنێکا پێویستەکە بە نسبە دیاری بکرێت کە ڕێژەی لە سەدا چەند لە خاوەن ئەوەی زێدەڕۆیەکەی کردو وەرەگیرێ بۆ ئەوەی کە بە پێی سعری ڕۆژ لە هەم منتیقەیەکە بە پێی ئەو نرخەی کە لەسەر پارچە زەویەکەی لەسەر خانووەکە هەیە دیاری بکرێ و ئەمە خۆشمانەزانین لە ماوەی چەند ساڵی ڕابردووە خەڵکی هەرێمی کوردستان بە قەیرانێکی دارایی سەخت تێپەڕیوە و ئەوانەش چینێکی فەقیر و هەژارن بۆیە پێشنیازەکەم بە ڕێژەی لە سەدا 15 بۆ هەموو ینی نرخەکە بە ڕێژەی لە سەدا 15 دیاری بکرێ بۆ وەرگرتنەوەی پارە لیان ئەوە یەک دوو لە ڕاستیە لە نسبەکەش پێویستەکە کە لیژنەی اختصاسی ئەوەی کە دانرێ لە وەزارەتەکانە دەسەڵاتیان هەبێ کە تایبەتمەندێتی شوێنەکان لەبەر چاو بگرن و زۆر سوپاس. بەڵێ کاک بەهجەت فەرموون. برای سەرۆکە پەرلەمانی چەند پیشنیارێکمە هەنە سەر مادەی سێ بڕگات دوێ بێژیتم بەهای ئەو زەویانە زێدەڕەویان لەسەر کراوە بە خۆنوبەری نیشتەرجێبوون نرخەکانیان بەن شێوەیە دیاری دەکرێت یعنی لە 30,000 بۆ 15,000 سنتەرێ پارێزگەها و 20,000 بۆ 10,000 القەزا و 10,000 بۆ 5,000 ناحیە ئەس پێشنیارت کەم ji ber hindê ku pitir edalet û dadperwerî tê de hebîtin nirxê rastaqîneyê her mitreka ducal kêrê bîtin mesela nav senterê bajêra da nav senterê parêzga da gerekek ji gerekekê ferqiya hey cihekî hey metra duca ya erzan e cihekî heye giran e bo hindê ku ew ê giran parêxweyê giran bidet bo hindê ku yê erzan jî bişit parêxweyê erzan bidetin edalet tê de hebîtin pêşniyarit keyn کو رجا 15 صدش نرخ راستقینه متر دوجا البارزگاه و قضا و نحیا یعنی اف اسعار تاتینا دانند خالا دوی الف ایک و دودا همی بین لادان ببیتر رجایی کو 15 صده بید هر وکی که شوانی جی بحث کریه و پیشنهادت که ماده ایکی وکی خوی بمینیتنش بر هنده کو بشن و مکانیزمی و آلیت اف لجنتاتی ندانان بمینن دا بشن اوه رجا راستقینه یا سعره همی پارزگاه و قضا و نحیا جبه جبه کن زور سپاس بەڵێ زۆر سپاس. کاکمان فەرموو. بەڵێ سەلما خان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە خاڵی دووەمی مادەکەدا ئەو کەسانی کە سوودمەند بوون لە دەوڵەت لەلایەن لیژنەی تایبەتمەندیەوە بە نرخی 150 بەهای ڕاستەقینە من پێشنیار دەکەم لێرەدا خاڵێک بڕگەیەک جێکە بکرێتەوە کە تایبەت بێ بەو زەویانەی کە بەو خانوانەی کە زەویەکانیان بازرگانیە چونکە لەوانەیە هەر لە ناوچەیەک لە ناوچەکە سیر بکەیت کە خانوویەک لەسەر جادەیەکی دووسای دووەزەوێکی تیجاری بێ تاوانە گەرۆک و کەسێک سەیری بکەین کە لە بەشی پشتەوەی گەڕەکەکەدا بێت و یەک نرخ و یەک پارە بداوە لەم هەمان کاتە جگەلەوەی کە نیشتەجێی ناو خانووەکەیە دەبێتە سەرچاوی داهات بۆی پێشنیار دەکەم ئەو مادەیە بەو جۆرەوێت یاخود لە هەر جێگەیەکی تر جێگەی بکرێتەوە بۆ ئەو کەسانی کە سوودمەند بوون لە دەوڵەت یان ئەو خانوانەی کە زەویەکانیان بازرگانی لەلایەن لیژنەی تایبەتمەندەوە بە نرخی 150 بەهای ڕاستەقینەی زەویەکە لەسەر بنەمای خواست و خوستنەڕوو دەخەمڵێنرێت. سوپاس. بەڵێ زۆر سپاس. ئاشنا خان فەرموون. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانم کرا بۆیە پشتگیری تاوای کاک بەڵێنەکەم بەڵام لە مادەی سێ خاڵی یەکەمە لەو لیژنەیە کە تەشکیل دەکرێت من پێم باشە خەبیرێکی ئەهلیشی بۆ زیاد بکرێ خەبیرە ئەهلیەکان زیاتر ئەوانەی کە لە نووسینگەکان وانەیە ئیش ئەکەن لەواچێ دقیقتر بەدوورتر بندە دیاریکردنی نرخەکانە. زۆر سپاس. زۆر سپاس. دکتۆر کازم فەرموون. کاکسیپان بەڵێ فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سێیان بڕگەی دووەم پشنیارەکان کە بەو شێوەیە بێ ئەو کەسانی کە سوودمەند نەبوون لە دەوڵەت بە نرخێک لە نێوان 15,000 بۆ 20,000 دیناری عێراقی بۆ یەک مەتی دووجا لە ناوەندی پارێزگا
10,000 بۆ 15,000 دیناری عێراقی بۆ 1 مەتری دووجا لە قەزاکان 5,000 بۆ 10,000 دیناری عێراقی بۆ 1 مەتری دووجا لە ناحیەکان دەخەملێنرێت. دوام بۆ ئەو کەسانی سوتمەند بوون لە دەوڵەت لەلایەن لیژنەی تایبەتمەندەوە بە نرخی 30% بەهای ڕاستەقینەی زەویەکە لەسەر بنەمای خواست و خستنەڕوو دەخەملێنرێت. هەروەها بەرگەیەک بۆ ئەم مادەیە زیادە بکرێت بەم شێوەیە. هەموو ئەو براپارەی لە خاڵەکانی یەکەم و دووەم لە مادەی سیان بەرگەی دوان باس کراوە پێویستە زیادوکار بە شێوەی قستی مانگانە لە ماوەی 12 مانگ بیدات بە حکوومەت. دوام ئەگەر کەسی زیادوڕۆکار فەرمانبەر بوو لایەکی لە دام و دەستگاکانی حکوومەت دەتوانێت ئەو براپارەی لە بەرگی دووەم ئەم مادە دیاریکراوە لە پاشکەوتی موچەکەی ببڕێت. سێام کەسانی خاوەن پێداویستی تایبەت و پێشمەرگە قارەمانەکان و کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوەکان لە هەموو ئەو براپارەی دەبەخشێت کە لە بەرگەی دووەمی ئەم مادەیە دیاریکراوە و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک مەم ئەسکەندەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش هەمان ئەو تێبینیم هەبوو لە مادەی دووەم خاڵی یەکەم باسی مادەی سێم ببورن باسی ئەو براپارەیە دەکات 15 بۆ 30 5 بۆ 10,000 من پێم وایە ناعەداڵەتیەک ڕوودەداتن ئەگەر ئەو پارەیە دەستنیشان بکرێتەوە وەک برادرانم ئاماژە بەوە کرد کە لە هەمان شوێن نرخەکانی زەوی جیاوازن مەسەن لە گەرەکەی بوو گەرەکێکی تر جیاوازن بووە بە بوچوونی منە بێت ئەم ڕێژەیە بە پێی نرخی شوێنەکە بێتن پشتگیری لە پێشنیاری کاک بەهجاد و کاک شوان دەگەم. سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک بەختیار فەرموون. بەڕێز سەرۆکە پەرلەمانی قەسا من کرا من گەل پێش نیاز و مقتەرحی کاک بەهجاد و کاک شوانم. زۆر سپاس. کاک حاجی سەفین فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سێ خاڵی دووەم یەکەم بەنسبەت نرخەکان بەنسبەت نرخی زەویەکان شوێن بۆ شوێن فەرقی زۆرە. من پێشنیار دەکەم لێژنەکی مختص پێک بێتن بۆ تەخمینی زەویەکە بە گوێرەی شوێن و ئەوەکە نرخی بۆ دابدرێتن. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. دکتۆرە شایان فەرموون. بە ناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان دکتۆرە شایان ئەسکەری پشتگیری وتەکانی بەڕێز کاک بەڵێن دەکەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سێ بڕگەی یەکەم بۆ ئەو کەسانەی سوودمەند نەبوون لە دەوڵەت بە نرخێک لە نێوان 15,000 بۆ 30,000 دینار ئێمە پێشنیار دەکەین بکرێت بە 10,000 دینار بۆ 20,000 دینار لەبەرەوە من بە بۆچوونی من ناو سنتەرەکانە کەم تەجاوزاتی تیان نەماوە لەو بابەتانە بەڵام تۆ حسابی سلێمانی بکە دۆڵەر ڕوود بکە و حسابی هەولێریش دەوروبەرەکەی بکە هەموو خەڵکی هەژار نشینن بۆ ئەوەی ئەوانە سوودی زیاتری لێ وەربگرن و هەروەها بڕیارە کۆنەکانیش ئەو بڕیارانەی کەوا پێشتر خانووی پێ تەملیک کراوە بڕیاری 241 بە 2750 دینار با بڵین بۆ هەر مەترێک مەتر دووجایەک دانراوە تا 250 مەتر و هەروەها و بڕیارەی ئەنجومەنی وەزیرانیش کە بەڕێز کاخوبات کاتی خۆی دەری کردووە 3500 مەتر بۆ 7,000 دینارە کە ئەنجومەنی وەزیران بە بڕیاری 2711 دەری کردووە. بۆیە من پێشنیار دەکەم بۆ قەزاکان بکرێ بە 5,000 بۆ 10,000 دینار و بۆ ناحیەکانیش 2,500 بۆ 5,000 دینار بۆی قەیرانی داراییەوە خەڵکی ئێمە خەڵکێکی ڕەشوڕوتە هەروەها ئەوەی باسمان کرد بۆ تێکۆشەرە دێرینەکان و پێشمەرگە و زیندانیانی سیاسی و کەسوکاری ئەنفال و هەموو ئەوانش بە هەمان شێوە کە مندامانی سەنگەریش بەو شێوە بێ کە برادران پێش. زۆر سپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان هەر لەبەر گەڕانەوەی کات پێشنیارەکانتان هەستەکەم هەمووی عیلاقی بە ڕقەمەوە هەیە زیاتر بەبێ هێنانی پاسا و بۆچی ئەوە یعنی وازەحە هەمومان دەڵێن لەبەرەوەی ئەوان فەقیرن ئەمە پاساوەکەیە لەبەرەوە لەبەر گەڕانەوەی کات ئەگەر پەیوەندی بە ڕقەمەکانەوە هەبوو بەبێ پاساویش هەر دەتوانین ئەرزیکەین. بەڵێ کاک کاوە فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان من
پشگیری لە تەواوی قسەکانی کاک سیپان ئامێدی دەکەم و باسی ڕقەمەکان ناکەم بەڵام ئەوەی کەوا پەیوەندی بە مادەی سێم دووەم هەیە لە بەهای ئەو زەویانە لەسەر پێدانی پارەکە ئێمەش پێشنیارەکەین کە ئەو پارەیە ڕاستە و خۆ نەدرێ بەڵکو بکرێت بە قیست بۆ ماوەی 12 مانگ وە لە ماوەی 12 مانگ ئەو کەسە بتوانێت قیستەکە بدە. زۆر سوپاس. بەڵێ زۆر سوپاس. بەڵێ کاک گۆران. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پشگیری لە وتەکانی کاک بەڵێن و ئاشناخانەکەم. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک هێرش فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشگیری لە قسەکانی کا عوسمان دەکەم. سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک تۆ ڕێبوار فەرموون. وەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە دیاریکردن و دەستنیشانکردنی نرخەکان ئەوەی کە من تێبینیم کرد بێ و دیقەتم دابێ کە دیاریکردنی نرخەکان لەسەر بنەمای تەوزیعی مەراکزی جوغرافی بووە نەک لەسەر بنەمای خەمڵاندنی زەویەکە لە ڕووی مەرغوبی زەویەکەوە. ئەم پێشنیارەکەم کە خەمڵاندنەکە و دیاریکردنی زەویەکە لەسەر بنەمای خەمڵاندنی خودی زەویەکە بێ کە ئایا تا چەند ئەم زەویە مەرغوبە و لە خستنە ڕووی بۆ بازارکردن تا چ ڕادەیەک پارەیەکی باشەکان پارەیەکی کەمترەکە. ئەو پێشنیاری یەکەم. سەبارەت بەو خاڵی کە ئاماژە بەوە کە ئەوانەی کە سوودمەند بوون لە دەوڵەت دیارە جێ بۆ کراوەتەوە لەو یاسایە من پێم وایە ئەو کەسەی کە پەنای بۆ زێدەڕوویی بردووە زەویەکی دەست خستووە بۆی کە خانوبەرەیەکی لەسەر ئاواکە ئەو کەسە لە ناچاریە ئەوەی کردووە. واتە بە دیوێکی تر سوودمەند نەبووە لە دەوڵەت بۆی ئەوەی کردووە. بە بۆچوونی من ئەوەی کە سوودمەند بووە حەق نییە لەو یاسایە جێ بکرێتەوە تەنها ڕێگە بەو کەسانە بدرێ لەبەر کەم دەرامەتی بە ناچاری ملیان داوەتە ئەوەی کە زەویەکیان دەست خستووە بۆەوەی کە خانوبەرەیەکی لە ساواکەن. سەبارەت بە خاڵی چوارەم ئەم پێم وایە خاڵی چوارەم بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندی هەیە لە ڕووی مەبەستی ناوەڕۆکەکەوە بە مادە دوو واتە پەیوەست بە مەرجەکانی ئەم پێشنیازە یاسایە. بۆ ئەم پێشنیارەکەم خاڵی چوارەم یان ئیزافە بکرێ بۆ مادەی دوو بکرێتە مەرجی حەوتەم یا مەرجی حەوتەم بەڵێ لەبەرەوەی بۆ خۆشی ئەوە مەرجێکە ئەڵێ شارەوانی بۆی هەیە داواکاری بە خاوەنکردنی ڕەت بکاتەوە گەر شوێنی خانوبەرەکە سەرپێچی بێت بۆ ماسەر پلان بۆی ئەوە خۆی لە خۆیدا مەرجێکە ئەو مەرجە لە بڕی ئەو خاڵە لا بدرێ ئیزافە بکرێ بۆ خاڵی مادەی دوو خاڵی حەوتەم وەکو مەرجێک ئیزافە بکرێ. سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێز وەزیری شارەوانی لەبەرەوەی بەشێکی زۆری قسەی بەڕێزان ئەندامانی پەرلەمان لەسەر تەخمین و لەسەر نرخی ئەو زەویانەیە ئەگەر بکرێت پێشتر و پێش ئەوەی هەموو ئەندامانی پەرلەمان قسە لەسەر ئەو بابەتە بکەن جەنابتان لەو بارەیەوە قسەیە بکەن ڕەنگە هەندێک لە ئەندامانی پەرلەمان و کاتە ڕوونکردنەوەیکیان دەست بکەوێ بەڵام دواتر دوای قسەکانی جەنابەت دەرفەتە دەین بە ئەوانەی کە قسەیان نەکردو و ناومان نووسیون. فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستانی بەڕێز دڵنیام هەموو گفتوگۆیەکان لە حرس و لە بەرچاوگرتنی بەرژەوەندیەکانی زۆربەی خەڵکی کوردستانە بەڵام پێم خۆشە لە ئەو سەرنجە ئیشارەت پێ بدەم کە عیبرەت لە دەرچوونی ئەو یاسایە دواتر لە جێبەجێکردنیتی نەک بە شێوەیەک ئەوەندە تەفاسیلی بێتە ناوێ کە دواتر دەستگا پەیوەنددارەکان نەتوانن جێبەجێ بکەن وەکو خۆی یاخود دەرچوونی ئەو یاسایەش کێشەکانی کە پێشتر شارەکان و مجەمەعەکان و شارۆچکەکان بەدەستیانەوە ناڵاندیە لە بابەتی زێدەڕۆیی هەر وەکو خۆی بمینێتەوە و ئەو یاسایەش معالەجەی نەکا. سەبارەت بە ئەو بەڕێزانی کە گوتیان لە لیجانی تەقدیر خەڵکی ئەهلیشی بێتە ناوێ عادەتەن لیجانی تەقدیری سعر نوێنەری تاپۆیە نوێنەری مالیەیە نوێنەری بەلەدیەیە هەروە متەبع بۆ ئەوان ئەسعار دادەنێن و شارەزایان هەیە و مخەمینیان هەیە و
ئاگداریشن لە هەموو ناوچەکانی کوردستان و لە هەر ناوچەیەکیش بەجودا لە هەر شوێنێک سعرەکان دیارە و ئێمە وەکو وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار پێداگیری دەکەین لەسەر ئەو بابەتانەی لەسەر ئەو تعدیلانەی کە ناردبوومان و ئاگداری بەڕێز سەرۆکایەتی پەرلەمانمان لێ کردبەوە هەم لە بابەتی سعرەکان کە پێمان وایە ئەگەر ڕێژە دابدرێت یاخود حەدی کەم و حەدی زۆر دابدرێ دواتر لە جێبەجێکردنی لە تەفاسیل کێشەی گەورە دروست دەکات بۆیە پێمان وایە ئەگەر سعرەکە سابت بی و تقریبان لە هەموو شوێنەکانیش لەوانەیە دیار بی ئەوە دەتوانین بە یەک جاری بەبێ ئەوەی دەستێ خستن و هەندێک بابەتی تری لاوەچی بکەویتە ناوێ مەجموعە خەڵکە تێیدا سوودمەند بن مەجموعە خەڵکە تێیدا زەرەرمەند بن ئەوە ئەگەر سابت بی ئەو یاسایە بە ئاسانتر و بە سەریعتر جێبەجێ دەبی و سەبارەت ئەو کەسانەی کە پێشتر سوودمەند بوونە لە دەوڵەت و جارێکی تر زێدەڕۆیان کردیتەوە بە هەمان شێوە پێداگیری لەسەر ئەوە دەکەین کە ئەگەر کەسێک سوودمەند بووبی و زێدەڕۆیی جارێکی تیر کردبیتەوە سەر مڵکی دەوڵەت ئەوە بە نرخی ڕاستەقینەی خۆی لە بۆی حساب بکرێ نەگوەکەوەی هاتیە 150 یاخود جارێکی تر چاوپۆشی لێ بکرێتەوە زۆر سپاس ئەوە ڕوونکردنەوەکانی ئێمە بوو زۆر سپاس کاک باڵام بۆ سوپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سێ بڕگەی یەکەم من پێشنیارەکەم بەم شێوەی لێبێ لیژنەیەک بە سەرۆکایەتی پارێزگار یان سەرۆکی یەکەی کارگەڕیەکان و ئەندامێتی لایەنی پەیوەندیدارەکان لە وەزارەتی شارەوانی و وەزارەتی دارایی و کشتوکاڵ و دادگا پێک بهێنرێت بە مەبەستی دیراسەکردنی داواکاریەکان و دڵنیابوون لە هەبوونی بەڵگەی سەلمێنەر و پێویست بۆ بە خاوەنکردن و کۆتایەکەشی وەکو خۆی بڕگەی دووهەم خاڵی یەکەم من پێشنیارەکەم بەم شێوەی لێبێ بۆ ئەو کەسانەی سوودمەند نەبوون لە دەوڵەت و خاوەنی هیچ یەکەیەکی نیشتەجێبوونی کەنین بە نرخێک لە نێوان 15 بۆ 30 هزار کۆتایەکەشی وەکو خۆی و ئەم نرخەش لەلایەن لیژنەی تایبەتەوە بخەملێنرێت بە پێی وەزعی شار و شارۆچکەکان خاڵی دووهەم بە هەمان شێوە پێشنیارەکەم بەو شێوەیە لێبێت بۆ ئەو کەسانەی سوودمەند بوون لە دەوڵەت و خاوەنی هیچ یەکەیەکی نیشتەجێبوونی کەنین وەخاوەنی هیچ یەکەیەکی کە نیشتەجێبوونی کەنین لەلایەن لیژنەی تایبەتمەندەوە بە نرخی ڕۆژ بخەمڵێنرێت ئەوانەی کە سوودمەند بوون بەڵێ زۆر سپاس ببوورە پێشنیارەکەم دوو خاڵیش بۆ ئەمە زیاد بکرێت ئێمە لە هەندێک بڵین ناوچە ئەوەمان هەیە کە لە زەوی شارەوانیایە یان لە نەخشەی شارەکانایە ئەم زەویانە بۆ نیشتەجێبوون بەکار نەهێنراون کراون بە شوێنی بازرگانی تکایە لەم یاسایەدا با جێگەی ئەوەش بکرێتەوە ئێمە ناکرێ ئەگەر مەبەستمان بەرژەوەندی خەڵکی فەقیر و ژارە بۆ 200 مەتر پارە لە خەڵک بسەنین بەس زەویەکی زۆر کراوە بە شوێنی بازرگانی دوکان و بینایی لەسەر کراوەتەوە ئەمانە هەروە بمێنێتەوە و هیچ حسابێکی لەسەر نەکرێ سوپاسپانەکەم بەڵێ زۆر سپاس فەرمون کاک شاخەوان بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سێ خاڵی دوو بۆ ئەو کەسانەی سوودمەند بوون لە دەوڵەت لەلایەن لیژنەی تایبەتمەندەوە بە نرخی لە 150 بەهای ڕاستەقینەی زەویەکە لەسەر بنەمای خواست و خستنە ڕوو دەخەمڵێنرێت من پێشنیارەکەم کە سوکاری سەربەرزی شەهیدان و پێشمەرگە بە سوودمەند حساب نەکرێن لەبەرەوە لە ڕابردوو کە سوکاری شەهید و پێشمەرگەش ئەگەر بە پارچەیە زەوی با بڵین قەرەبوو کراونەتەوە یاوەریان گرتووە لە ڕابردوو بە پارەیەکی زۆر کەم فرۆشتویانە یعنی پێداویستی ماڵ و مناڵیان پێ ئەوە کردووە لەبەرەوە پێشنیارەکەم کە سوکاری سەربەرزی شەیدان و پێشمەرگە بە سوودمەند لەم پرۆژە یاسایی کە دەرەچێت لەم یاسایی کە دەرەچێت حساب نەکرێ و بەو جۆرە ئەوە بکرێت سوپاس زۆر سپاس کاک دیاری فەرموون
بەڕێ سەرۆکی پەرلەمان پێشنیازەکەم سەبارەت بە مادەی سێ بڕگەی دووەم خاڵی یەکەم بەو کەسانی سوودمەند نەبوون لە دەوڵەت بە نرخێک لە نێوان ئەوەی کە خۆی نووسراو 15,000 بۆ 30,000 پێشنیاز دەکەم بکرێت بە 5,000 بۆ 10,000 و دیاریکردنی نرخەکان پێویستە لەم خاڵەدا و لەم یاسایەدا ئاماژی پێ بکرێت ئەم ڕژەی کە دانراوە تەقدیریە 5,000 بۆ 10,000 دەبێت ڕوون بکرێتەوە ئاماژی پێ بکرێت بۆ کام زەویانە بە 5,000 و کوێ بە 8,000 کوێ بە 9,000 کوێ بە 10,000 بۆیە بەرمەبنایی ئەو سەرنج و پێشنیازانی هاوڕێیاندایان لە 5,000 بۆ 10,000 بێت بۆ نمونە و شوێنانی کە بازرگانین و تیجارین بە 10,000 بێت ئەو شوێنانی کە بۆ نمونە ڕوکن و یان شوێنەکانیان جادەی دیکەی ئەوانە بە 8,000 یان 7,000 بێت و شوێنە ئاساییەکان بە 5,000 بێت. سەبارەت بە بڕگەی دووەم بۆ کەسانی سوودمەند بوون لە دەوڵەت لەلایەن لیژنەی تایبەتمەندەوە بە نرخی لە 150 بای ڕاستەقینە لە ڕاستیدا ڕێژەی لە 150 ڕێژەیەکی زۆرە بۆیە پێشنیاز دەکەم ئەم ڕێژەیە بکرێت بە ڕێژەی لە 125. خاڵی چوارەم دەڵێت شارەوانی بۆ هێداوەکاری بە خاوەنکردن ڕەت بکاتەوە گەر شوێنی خانوبەرەکە سەرپێچی بێت بۆ ماستەر پلان یان نەخشەی کەرتی وردەکاریەکان و زێدەڕۆییەکە لەسەر تێچووی زێدەڕۆکار لا ببرێت. لە ڕاستیدا بۆ نمونە ئەوە گەر زیادڕەویشی کردبێت و شوێنەکەی کۆتە ببر ماستەر پلان ینی بۆ دەبێت پارەی ڕووخاندنەکەی لەسەر ئەو کەسە بێت بۆیە پێشنیاز دەکەم کە تێچووی زێدەڕەویەکە ڕووخاندنەکەی بۆ نمونە لەسەر شارەوانی خۆی بێت و هەر لە هەمان خاڵدا دەڵێ مافی هەیە ڕفتار و پاشماوەکان و بکە شارەوانی لە شوێنێکی نیشتە جێبوون بە پارچەیەک زەوی لە ڕووبەرەکەی لە 200 متر دووجا زیاتر نەبێت واتا قەرەبووی دەکاتەوە بەڵام ئەم قەرەبوو لێرە پێشنیاز دەکەم ڕوبەری لە 200 متر دووجا زیاتر نەبێت و ئەو زەوی کە پێی دەدرێت وەک ئەوەی خۆی بێت لە ڕووی نرخ و چۆنێتی و چەندایەتی و بۆ نمونە ناکرێت ئەوە گەر لە شوێنێکی باشە زەویەکەی بوو بێت یان پێشتر زەویەکەی بای چەند هزار دلارێک بوو بێت دوای کاتێکە لەبەرەوەی شوێنەکەی زێدەڕەوی و بەر ماستەر پلان کەوتووە لە شوێنێکی خراپە زەوی بدەنیان لە شوێنێکی دوورە یان هاوشێوەی و خۆی نەبێت. زۆر سپاس. زۆر سپاس. کاک جەمال فەرموون. سپاس سەرۆکی پەرلەمان. لە مادەی سێ خاڵی دوو بڕگەی یەک لە دانانی بەها بۆ زەویەکان من پێم باشە 15 بۆ 30 نەبێ سعرەکان تەوحید بکرێن نە بۆ لیژنەیەشکە بە مەسحەکە هەردەستی لە بەوانکار ئاسانی زیاترە و هەروە 15 بۆ 30,000 زۆرە چونکە لە مەرکەزی محافەزەکان ئەو زەویە نەماون پیاوە بچی داگیری کردووی هەر لە پەراوێزی گەڕەکەکانن پێم باشە سعرەکەش کەم بکرێتەوە و تەوحیدیش بکرێت دیاری بگرێت کە سعرەکە بۆ مەترێک ئەوەندەی سوپاس. بەڵێ زۆر سپاس. دکتۆرە گەلاوێش فەرموون. ڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سێەم دووەم دکتۆرە خان بەڵێ خانوبەرە بکرێت بە خانووی نیشتە جێبوون بۆ نرخەکەش من پێم باشە ڕێژەی 101 نرخ دابدرێ بەڵام نرخی ڕاستەقینەی ئەو زەویە لە بازاردا ئەوە کێشەکە حل دەکاتن بۆ هەموو کەسێکیش وەکو یەک دەبێت بە پێی باشی زەویەکە یاخود ڕوکنە یا تیجاریە کە نرخی ڕاستەقینەی ئەو زەویە دیاری کرا ڕێژە چ سەدی بوو بۆ هەموو کەسەکان وەکو یەک دەبێت کە زەرمەند نابێتن. و لێرەش جگە کە لە کۆتایی دەڵێ دەخەم لێرێن جگە لە کە سوکاری شەهیدان و پێشمەرگە و پەککەوتەکانی سەنگەر کە دەبورێن لەم نرخە. بەڵێ سپاس. و بۆ ئەو کەسانەی کە سوودمەند بوون لە دەوڵەت بە نرخی ڕاستەقینە وەکو کاکساسان گوتی ڕێژەکەیان لێوەربگیرێت بەڵام من بەس پرسیارێکم هەیە دەبێت دووجار سوودمەند بوون لە دەوڵەت و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. گولیزار خان فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان من تێبینیەکم هەبوو لە مادەی سێ دووەم فەقەرە دوو بەس بە خۆشحاڵیەوە وەزیری شارەوانی وەڵامیدایەوە. سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک مەلاوەیسی. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەشێک لە قسەکانی من کاک بەهجەت و کاک شوان کردی کە هاوڕامە لەگەڵ ئەوان و من پێشم باشە لە مادەی سێ لە بڕگەی یەکەم لەو نوێنەرانی کە دەستنیشان کراون لەگەڵ نوێنەرانی وەزارەتی شارەوانی وەزارەتی دارایی و کشتوکاڵ و داد ئەو قافیش زیاد بکرێت چونکە لە زۆر شوێن مورچی ئەو قافیش هەیە کە بە تەجاوز خانی لەسەر دروست کراوە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک زانا فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان
پژگیری لە پێشنیارەکەی کاک بەهجەت و کاکشوان دەکەم و لە خاڵی یەک لە مادەی سێ لە بڕگەی دووەم خاڵی یەک باز لە ناوەندی پارێزگاکان دەکات پێم باشە لە تەک پارێزگاکان ئیدارە سربەخۆکان زیاد بکرێت کە ئاماژەی پێ نەکراوە. بڕگەی دوو پشتیوانی لە پێشنیارەکەی دکتۆرە گەلاوێژ دەکەم بۆ ئەو کەسانی کە سوودمەند بوون لە دەوڵەت لەلایەن لیژنەی تایبەتمەندەوە بە نرخی بەهای ڕاستەقینەی زەویەکە لەسەر بنەمای خواست و خستنە ڕوو دەخەم لێنرێت ئەمە 150 لا بدرێت چونکە ئەوانە سوودمەند بوون لە بنەڕەتدا دەبێت بە نرخی ڕاستەقینەی شوێنەکە پاریان لێوەربگیرێت. لە بڕگەی چوارەم پشتیوانی لە بەشێکی پێشنیارەکەی کاکدیاری دەکەم کە زێدەڕۆیەکە لەسەر تێچووی زێدەڕۆکار لا بدرێت ئەمەیان لا بدرێت شارەوانی خۆی زێدەڕۆیەکە هەڵبگرێت و بەبێ بەرامبەر قەرەبووی زێدەڕۆکار دەکرێتەوە بە پێدانی پارچە زەویەک بە ڕووبەری 200 مەتر دووجا زیاتر نەبێت. ئەمە حکمەتەکەی لە چیدایە کە هیچ پارەی لێوەرنەگیرێت چونکە خۆی سەرپێچی کردووە ینی کەواتە تەجاوزی کردیە لە بڕگەکانی دیکە شەر ئەوانەی تەجاوزیان کردێ ئێمە بەپێی بڕگەی یەکەم لە هەمان مادەدا پارەیان لێوەردەگیرێت حکوومەت پارەی لێوەردەگریت کە قەرەبووی دەکەیەوە 200 مەتر دووجا زیاتر نەبێت بۆ بەبێ بەرامبەر پێی دەدرێت ئەمە ئەم بڕگەیە لا بدرێت. زۆر سپاس. زۆر سپاس. کاک زیاد فەرموون. بەڕێستەرۆکی پەرلەمان بەلای منەوە خراپترین حاڵەتەوەیە کە هاوڵاتیان نەیەت بەدەم قانونەکەەوە لە ڕاستی ئەم زەویانە بێوەمان لە بەرچاو بێم زەویانی کە ئێستا زیادەڕەوی لەسەر کراوە کراون بە پارە کراون هاوڵاتیان بە پارە کڕیان. دووهام پێشتر ئێمە تەجروبەی پێشترمان هەیە کە چەند بڕیارێکی حکوومەت هەبووە پارەکەی لەمە کەمتریش بووە بەڵام خەڵک کەمتر چووە بەدەمیەوە. سێهەم کۆمەڵە شوێن هەیە کە ئەگەر پیا بڕۆین ناحیەکان ئەو پارەی کە بۆی دانرێ ئەو پارەیە زەوی ئەو پارەیە ناکات کە ئێستادا لە ناحیەکانی شێختەویل باوەخۆشیان سێوسێنانس سیوەیل کەنار و زەلان سوورداش گاپڵۆن ئەمانە ئەو پارەیە ناکەن کە ئێستا ئێمە لێرە دامانەوە بچی زەویش بکڕیت بەکڕینیش بیکڕی لەبەرەوە من پێشنیاری ئەوواکەم کە ئەم پارانە کەم بکرێتەوە ئەوەی کە بەڕێز وەزیر باسی کرد پارەکان بەم شێوەیە بخەمڵێنرێت ئەوە دانەنرێت لە چەنەوە بۆ چەند بەڕای من بۆ ناحیەکان 5,000 دینار دابنرێت بۆ قەزاکان 10,000 دینار دابرێت بۆ شارەکان بۆ پارێزگاکانەوەشی لە پارێزگاکانە بەڕە سەرۆکی پەرلەمان لە دەرەوەی شارەکانن هیچ زیادەڕۆیەک لە ناو شاران نییە تۆ حسابات لەسەر پارێزگا بکە ینی ئیسا لە سنووری پارێزگای سلێمانی ئەوەی کە زیادەڕۆیی لەسەر کراوە لە گوندەکانی دەوروبەرن ڕەنگە لە قەزایەک لە ناحەیەک باشتر بێ لەوێ لەوەی دیاری باسی کرد لە دۆڵەڕوو تا زیارڕۆی کراوەڕنگە ئیساگەر بێتە ساد ئەو پارەی کە پێیان داوە لەگەڵەوە ئێمە بەدایانی نسا و پارەیە ناکاتەوە بە تاپۆژە بێت لەوێ لەبەرەوە تەمەناکەم بەم شێوەیە دەبێت دووەم پێشنیاری دووەمم لە ڕاستیە ئەم مادەیە شوێنی ئەوەیە کە پێشنیار بکەین هەم بۆ کەسوکاری شەیدان هەم بۆ پێشمەرگا هەم بۆ کەمەندامانی سەنگەر لێرە وا بکەین کە بەرگەیەکی بۆ زیاد کرێت کە بۆ ئەوان بە بەخشین بیان درێتێ. زۆر سپاس.